لێرە لە پەکین سنووری نێوان خەیاڵ و واقع بەرەو نەمان دەچێت. دووەم خولی یاریەکانی ڕۆبۆتی مرۆڤاسا تەنیا پێشبڕکێکی ئاسایی نییە، بەڵکو نمایشکردنی ماسوولکەی تەکنۆلۆژیاکانی چین و جیهانە. 2056 ڕۆبۆت بە 666 تیمی جیاواز لە 16 وڵاتەوە لێرە کۆبوونەتەوە تاوەکو توانەکانی خۆیان نیشان بدەن. ڕیکۆردی مرۆڤیان لە خۆهەڵدان و ڕاکردن شکاند. Pîvana me ya nirxandinê ew e ku li vîna robotan çi qasî nêzîkê mirovan e. Em reqsa wan û reqseke rastî wekî samba berawert dikin. Ez dikarim bibêjim ku li gorî sala borî pêşketin pêngaveke mezin ber bi pêş ve ye. چین کە ئێستا بەتەنیا خاوەنی 80% پشکی بازار و بەرهەمێنانی ڕۆبۆتی جیهانە دەیەوێت بیسەلمێنێت کە ئەمە تەنیا سەرەتایە. ساڵانە زیاتر لە 20 میلیارد دۆلار وەبەرهێنان لەم پیشەسازیە دەکات. ئەو ڕۆبۆتانەی ئەم ساڵ دەبینرێن زیرەکتر و سربەخۆترن و بەهێزی ئەنتەرنێتی 5G و 6G کار دەکەن. Ez bi tenê me kesî ne bi min re. Lev ma robot dikarin bibin hevalê min û alîkariya min bikin. Ez fêrî zanîstî bibim. Ez bawer nakim robot karên me ji destê me bigirin. Ji ber ku her alêkî ji me da beşkirinê karê xwe heye. ئەمە ئەو ڕۆبۆتەیە کە لە یاری بۆکسێنە یەک دنیا شەقی خواردووە و دۆڕاندی. بەڵام پێدەچێ چین لە پیشەسازی ڕۆبۆتیک نەیدۆڕێنێت و بیباتەوە، چونکە یەک دنیا خوێندنەوە و توێژینەوە لەم بوارە ئەنجام بدات و یەک دنیاوە بەرهێنانیشی تێدا کردووە و دەیەوێت بازارەکە بۆ خۆی بێ. لێرە نەکتەنیا هێزی فیزیکی بەڵکو وردی پرۆگرامسازی و خێرایی بڕیاردانی ڕۆبۆتەکان تاقی دەکرێتەوە. تیمە سەرکەوتووەکان باس لەوە دەکەن کە ئەمە بەرهەمی ساڵانێک کارکردنە لەسەر کۆدەکان. Me şev û roj rahênan bi van robotan kir û gelek dane komkirin. Robot H2 ku giraniya wê 8 kilogram e, xwedî hevsengiyeke dînamîk û liveke pir realîst e. Em gelek kêfxweşin ku me di pêşbirka şerê azad de serkeftin bi dest xist û armanca me ew e ku sala bêjî em bibin yekem. یاریەکانی پەکین تەنیا پێشبڕکەیەک نین، بەڵکو پەنجەرەیەکە بەرەو داهاتوویە کە تێدا ڕۆبۆتە مرۆڤاساکان دەبنە بەشێکی دانەبراو لە ژیانی ڕۆژانەماندا، لە ماڵەکانەوە، بازاڕەکان و تاوەکو مەیدانەکانی جەنگ و وەرزش. ماتی فەڕەژ ڕوودا و بەیژین چین.